بەڕاستی موچەخۆران مافی خۆیانە کە هەر داواکاریە بکەن هەر جۆرە بە هەر شێوازێکی مەدەنی داواکاری مافەکانی خۆیان بکەن. من ئەمە لێرەوە ئەوە بڵێم کە لە هەموو وڵاتانی دنیا وڵاتانی پێشکەوتووە بەرهەمی چییە کە ئێمەوامان لێهاتووە بەهۆی ئەوەیە کە شۆڕشگێڕەکان کاتێ وڵاتەکان بنیادەنێن ئەبێ ئەوانەی کە خەباتی شاخیان کرد زۆر بەڕێزەوە خانەنشین بکرێن و زۆر بەڕێزەوە بڕۆنەوە سەر پیشەیەک کەسابەتێ ژیانێکی خۆیان بەڕێ بکەن لێگەڕێن بۆ خەڵکێکی تازە لێگەڕن بۆ خەڵکی ئەکادیمی و خوێنەوار کە وڵاتەکە بەڕێوە بەرن. بەداخەوە ئێمە هەتا ئێستا ئەو کەسانە حکومانەکەن کە لە شاخەواتون بۆیە ئەوە لێکەوتوتەوە کە بەسەر خەڵک کوردستان هاتووە. تاکە ڕێگایەکی خەباتی مەدەنیە بۆ گەیشتن بە مافەکانمان چکە بەڕاستی ئەم دەسەڵاتە هێندە بێباکە ئەگەر بە فشار نەبێ نایەتە سەرخەت و بێباکە لەوەی کە چی کردووە بە هەرێمی کوردستان و لە ئایندە چی دەکات. ئەم دەسەڵاتە وەکو شێخ ڕەزا دەڵێ چەرمی ڕووی هێندە قایمە شمشێری میسری نایبڕێ گەر بە کەوشیکەی هەردەبێنێ تا قیامەت نادڕێ. بەڕاستی ئەمانە شەرم ناکەن جار بۆ خەڵەتاندنی خەڵک جارێک گەڵێن پێداچوونەوەکەین جارێک دووجار دەیان جار خەڵەتاندن. من پێم وایە کۆتاییەتی وەجێی خۆیەتی لایەنە سیاسیەکان ئەوانەی خۆیان بە نوێنەری میلەت دەزانن و ئەوانەی بەشدار نین لە دزی و گەندەڵی و ئەوانەی مافیا نەبوون بەسەر خوێنی میلەتەوە بێن پشتگیری ئەم خەڵکە بکەن.